بیسەرانی ئازیز لە هەرکوێکن سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم ئەم ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەم بە میوانداری هونەرمەندی زۆر بەڕێز هونەرمەند غەفور عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەکتەر و شانۆکارن لە هەمان کاتە بەڕێبەری هونەری کۆمەڵی هونەرە جوانەکان لێرە لای ئێمە میوانە. مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس بۆیەوە. سپاس بۆ تۆش. مامۆستا پێم خۆشە لە یەکەم پرسیارە هەمیشە پرسیاری ئەوە لەو مامۆستا هونەرمەندانە ئەکەم کە تەمەنێکیان بەڕێ کردووە لە ناو هونەرە. پێم خۆشە بزانم یەکەم ئەزمموی هونەریان چی بووە، لە چیەوە دەستیان پێ کردووە. پێم خۆشە بزانم ئەزمموی کاری هونەری مامۆستا غەفور لە چیەوە بوو، لە ساڵی چەندەوە دەستی پێ کردووە. زۆر سپاس بۆ بێگومان من ئەتوانم بڵێم یەکەم کاری هونەریم ساڵی 1972 بوو بە ناونیشانی شانۆی یەک بوو بە ناونیشانی دوو لاوی سەرلێشەوە ئامادەکردن و دەرێنانی هونەرمەندی خوالی خۆش و مامۆستا غازی بامەڕنی بوو کە ئەوە سەرەتای دەستپێکی من بوو لە کاری هونەریە. زۆر باش. بزانین پێمان خۆشە بزانم چ ڕۆڵێک تەبینی، چۆن بوو بڕیارەتدا بە حکمەوەی تۆ پەیمانگای هونەرە جوانەکانیشت تەواو نەکردووە، چۆن بووە ئەم حەز و خولیایە لە نێو ناخی تۆیە سەری هەڵداوە بڕیارێکی ئاوا بیت لە شانۆگەریە بەشدار بیت، حەزی خەونێکی مناڵی بوو لەگەڵ تا گەورە بوو؟ خۆی عاشق و خۆشەویستیە هونەر کە تو عاشق و خۆشەویستی بەرامبەر بە هونەرە بێ حەزەکەشی لەگەڵا بێ ئەتوانی کە کۆڵ نێ ئەتوانی بۆ ئامانجە بگەی کە خۆت مەبەستە. بێگومان من هەر لە مناڵیەوە خولیای شانۆ لێیا بووم. ئەوە بوو یەکەم کارمەکە مامۆستا غازیم بەردەوام بووم لە کاری شانۆی ساڵی 73 74 تا ساڵی 75 کە چووم بووم بە ئەندامی کۆمەڵی هونەری وێژی کوردی کە ئێستا ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکانی کوردە بەڵێ مەڵبەندی کشتی سلێمانی. من لەو کاتەوە ئەندام و یەکەم کاری تەلەڤیزیۆنیشم ساڵی 1976 بۆ ساڵی 1970 بوو لە درامای ژیان کە وەختە تەلەڤیزیۆنی کەرکووک نمایش کرا دەرهێنانی هونەرمەند جەلیل زەنگەنە بوو، هەر لە تەک هونەرمەندان فوادی حەمین ئاغا، تاها خەلیل، قارم سەفا خوالیان خۆش بێ، شەماڵی عەبەرۆش و شادان فواد و کۆمەڵی هونەرمەندی تر وەکو بەختیاری عەبدە و سەرع چاوشین کە پشکۆ ناکەم کە ئەمانە توانیمان ئەو فلیمە بەرهەم بێنین. مامۆستا کارکردن لەو سەردەما کورسیەکانی چی بوو بە حکمی ئەوەی ئێستا لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئەداوە لە ڕووی زۆر شتەوە ینی پێگەیشتنێکی باشمان بە خۆمانەوە بینێ. پێم خۆش بزانم کورسیەکانی کارکردن لەو سەردەمایە چی بوو بۆ ئێوە وەکو گەنج کە تەمەنێکی گەنجتان هەبوو، ئەزمونێکی باشتان هەبوو بەڵام پشگیریتان لەوانەیە نەبوو بێ بە حکمی ئەوەی کە ئێستا ئەتوانن زۆر شت وەربگرن بۆ نمونە لە گۆگڵە لە تەلەڤیزیۆنە لە ینی ئێوە زانیارێکی ئەوتۆتان لەکوێوە وەرئەگەر کێ پاڵپشتان بوو؟ خۆی ئەو تیپە هونەرانەیە کە ئێمە ئیشمانکیاکرد لەگەڵ ئەوانە ئیشمانە کرد پاڵپشتی داراییمان نەوە، خۆمان پارەمان بۆ خۆمان کۆ کردەوە تا بتوانین کارێکی شانۆی بکەین یا کارێکی تەلەڤیزیۆنی بکەین. وەکو پێم وتێمی عاشق و خۆشەویستیەکە وای پێ لێکردین کە ئێمە بتوانین دەفعێک بێ بۆ ئێمە کە بتوانین ئەو کارانە بکەین و بەردەوام بووین لە کارکردن کە ئەو شانۆیانی کە ئەمان کردە ساڵی هەفتاکان یا بیداەتی هەشتاکان ئەو بیتاقی کە ئەمان فرۆش بە پارەی ئەو بیتاقی ئەمان توانی ئەو شانە بکەین و هیچ مستەفید نەبووین لە پارە و بگرە پارەشمان ناوە بووی بتوانین چکە ئێمە عاشق و خۆشەویست و ڕۆحی ئەو شانۆوای دەکردین کە پارەی خۆشمان سەرف بکەین. زۆر ڕاستە. لە ڕووی تەکنیکەوە چۆن بوون ئەو سەردەما؟ بێگومان تەکنیک ئەو وەختە ینی ئەتوانم وەکو بڵین ئێستانی ئەتوانم ئێستا بڵێن زیاتر تەکنۆلۆژیا و تەکنیک باشتر، بەڵام ئەو کاتە یەک کامێرە بوو سابت ئەبوو دایانە نایەتر خۆت ئەڕۆیشتی لەگەڵیا. وایە. مامۆستا پێم خۆشە باسێکی ئەوەت کرد کە لە سەرەتای کارکردندا کاری شانۆیت ئەنجام ماوە، دوای ئەوە کاری تەلەڤیزیۆنیت کردووە و ئاماژەشمان پێکرد کە بەڕێزت دەرچووی سەناعیت. پێم خۆشە بزانم بڕوانامەی هونەری بۆ ئەکتەر بۆ هونەرمەند گرنگە یاخۆت هەر بە هەمان شێوەی کە خۆت وتت حەز و خۆلیا گرنگێکی تایبەتری هەیە بۆ ئەکتەر و هونەرمەند؟ لای من حەز و خولیاکەیە هەیە خریجی ئەکادمیە خریجی پەیمانگای هونەر جوانەکانە بەڕوا بکە هیچ شتێک نازانێت، بەڵام هەشە خریجی ئەزادیە بیا مەسەرەن خریجی ئەکادمیە نەبیا دەرچووی کارە هونەرەکان نەبێ ئەتوانێت زۆر بەڕێک و پێشی کارەکانی بکات زۆر باشتر بێلەوە. کەواتە ئەمە چیە سەرمایە ئەوە ئەسەمێن کە عاشق و خۆشەویستی تۆ بەرامبەر بە کارەکە واو لێکا سەکەوتوو بیت. واتە ئەزمون بەلای تۆ زیاتر گرنگە وەک لە
بەدەستێنانی بڕوانامە لە هەر بوارێکا خۆی بڕامەژە گرنگە بەڵام تو ئەگەر عشق خۆشەویستی هەبێ بەرامبەرکارەکە شتیش نەکە بڕوامە نەبێ بڵێ وڵایەت من ئەکتەر نیم هەیە بڕوانامەی نیە بەڵام زۆرتر نمونەشمان زۆرە لەو کەسانە ماسە مامۆستا عەبدوڵی حەمەد جوانە کۆمەڵ ئەکتەری تر مامۆستا پێم خۆش بوو باسی نوێترین کارتم بۆ بکەی ئەوی شانۆگەری زەلکاو کە لە کۆتاییەکانە بڕیارەتدا لەو شانۆگەریە بەشدار بیت بزانم پێم خۆش بوو من خۆم هاتم ڕۆڵەکەتم بینی سەرکەوتوو بیت بەڵام بیرم چوو بووە لە چونکە ناوەکانی زۆر قورس بوو پێم خۆش بزانم کارکتەرەکەت چی بوو چۆن بوو بڕیارەدا لەو کۆتاییانە بەشداری ئەو شانۆگەریە بکەیت باسێکی شانۆگەریەکەشمان بۆ بکەیت. بەڵێ من کەساتی کۆسلیۆفمە بینی بێگومان برادران ساڵێک بۆ خەریکی ئەو کارەشانەوەیە بوون دوای ئەوەی کە بە من یاود هونەرمەند کەریم ساڵح بە هۆی باری تەندروستی نەیتوانی بەردەوام بێ هونەرمەند کامەران ڕۆڤ تەکلیفی لە من کە من بتوانم ئەو دەورە ببین چکە ماوەیەکی کەمیان مابوو بەڵێ دەرێنەکە کامەران ڕۆڤ وتی حەزەکەم ئەو دەورە بینە بەرەوەی کە کەریم ساڵح ناتوانێت لە مەوەی نەخۆشیەوە بەردەوام بێ منش بەڕاستی پێم وتم تۆ 15 ڕۆژی ماوە من ناتوانم ئەو کەسایەتیە بەو شێوەیە پرۆڤێتیا بکەمانەوەتی من ئاعتیمادم بە تۆیە ئەزانم کە تۆ ئەتوانی ئەوە بکەی جا من یەک سیفاتی شمتیایەکەم کە بڕیاری شتێکە ماتر شەو ڕۆژ خەوم نییە یعنی حتا بەدەم خەوە لە نیوە شەوە بانی ئێوارە هەڵەسم پرۆڤی خۆمەکەم من توانیم لە ماوەی 10 ڕۆژە ئەو دەورە ببینم الحەمدوللا دەورەکە زۆر باش بوو کەسایەتیەک بوو کە حەزم بە چەوسانەوەی ئەوانەکە من ساحێب خانووەکە بووم حەزمەکە بچەوسێنەوە عەزیەتمەیان لە پێناوی چاوچنۆشی خۆم ئەو کارانەمە کرد بەرامبەریان لە کۆتاییشە بەڵێ کوژرام ئەوە بوو کە باسیا منی کوشت بەڵام ئەتوانم بڵێم یەکێ بوو لە هەرە شانۆگەرەکانن چاکەکانی ئەم ساڵ کە کراوە. بە دڵنیاییەوە دەستان خۆش بێ بۆ خۆت و بۆ ستافەکەشت وێ بەردەوامیتان بۆ خوازم مامۆستا کارکردن لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجە ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆ بە حکمی ئەوەی ینی تۆشتەمە درێژی ئەو مەبەستنەوەنیە کە تەمەنێکت هەیە بەڵام ئەوان زیاتر لە تۆ تەمەنیان کەمترە چۆن بوو ئەزمونێکی چۆن بوو لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجەیە کارکردن من خۆشم گەنجم بەڵام بێگومان کۆمەڵی هونەرمەندی بە توانایەتیا بوو خۆبینیوە ئیشەکان مامۆستا پێشرۆ حوسێن بوو کاک سالار ماهی بوو ئازاد سەوزە بوو کاگیوا بوو مامۆستا گۆران بوو کۆمەڵی ئەکتەر لە کچەکانیشا دیار بوو کاک سۆران بوو دیاری عومەر بوو دیدار عومەر بوو خێزانەکەی بنارخان خێزانی کاک مامۆستا پێشرۆ کۆمەڵێکتەی باشتێ بۆ ئەو دووتە لە بێژ بەڕاستی با بڵین تێشوو لەگەڵ هەسرینی کەم زۆر مرتاحم لەگەڵ ئەو کۆمەڵە هەچەند لەوانەیە ئەزمونیان کەمتر بوو بێ من ئەزمونم زیاتر بۆ لەگەڵانە بەڵام من زۆر مرتاح بوون ئەوانش لەگەڵ من نامرتاح بوون هەتا قسەیشی مامۆستا پێشرۆ هەیە کە ئەویت هاتنی غەفور دەفعێک بوو بۆ ئێمە توانی ئێمە وا لێ بکات لە ماوەی ئەو دەڕۆژە کە تەسەووری نەکردبووم لە دەڕۆژە ئەوە بکەم مسپاس یەکەم کە ئەو سیقەیی بە من بەخشی لە ماوەی دەڕۆژە من ئەوەم کرد لای ئەوان زۆر عەجایب بکەم بە دەڕۆژ ئەو کار بکەم چونکە ئەوان غەفور بە دەڕۆژ ناتوانێت ئەوە بکات زۆر ڕاستە دەستە خۆش بێ و هیوای بەردەوامیتان سپاس بۆ مامۆستا بینەری شانۆیەکە لە چه ئاستێکا بوو بەدڵی ئێوە بوو لە چاو تمۆحی ئێوە بوو لە چاو هیلاکی ئێوە بوو کە چەندێک ئێوە خەریکی پرۆڤە بوون و کارتانە کرد بێگومان ئەتوان بڵم بینەریشی زۆر باش بوو چونکە نزیکەی 1950 کەس بینی بووی کە بڕوان ناکەم من 2-3 ساڵی شانۆگەری لە سلێمانە کە نمایشەکرێ ئەو نە جمهوری هەبوو بێ ئێمە لە بینەرەکان ڕازی بوون بڕواوە بە یەک کەس هاتوانم بڵم هەناسەشی نەیە کە هەو بە بینی شانۆگەرەکە هەمووی جوان متابعانێکە زۆر ئەمە دەلال لەواکە کە ئەو جەماورە شانۆیەکان بەدڵ بوو و بێگومان کاکامەرانی دەتوانم بڵێم یەکێکە لەوانەیە کە تەئسیری بڵێن مەکسیم گورگی یا شانۆیە ڕووسیەکانی بەسەرەوەی کە دائیمان هەمیشە وا ئیشەکە کە ئەو ئیشانی کە کردی کە بێدەنگی بپارێزە و لە ناخەوە ئەو خەڵکە لە ناخەوە ئەقوڵا بۆ شانۆگەریە زۆر ڕاستە مامۆستا هەمیشە خەڵک لەگەڵەوە ئاکتەرەکان گەلەی ئەوەکەن کە بینەری شانۆ کەمە چی بکرێ و ئەوەی کە تۆ هونەرمەندێکی بۆی بینینی شانۆ بکرێ بە کەلتور لە ناو ئێمەی کووردا چی بکرێ بۆ نمونە بینینی شانۆ ببێ بە شتێکی گرنگ لە زۆر شتی تر کە ئێستا گرنگێکی ئەو تۆی نییە بەڵام بۆ بە کللتور لە ناو ئێمەیە بەداخەوە
ئەکە تۆ لە بینێ شانۆ مەسن کەمە جمهوری کەمە بێگومان کارە شانۆیەکە حکومەیە کاری شانۆی وایە زۆر قەڵە باڵغ و ئیزدیحامە بەرناگە کاری واشی تایە مەسەرن 200 کەس نایبینێ کەواتەمە دەلال لەواکە ئیشەکەی بەکەڵگنایە بەڵام ئەگەر ئیشی باش و ئیشی جات بکرێ بێگومان جمهوری شێبێ و خەڵکی شێبێ بێگومان کاری شانویە تا بکرێ باشترە بۆ ئەگەر خراپیش بێ هەر باشترە بکرێ من هیوادارم بەردەوامی بۆی کاری شانووی نەوەسێ ئێستا من بەداخواڵم کاری شانووی لە شاری هەولێرە زۆر سست ئەڕوا بەڵام لە شاری سلێمانیە زۆر باشترە وەک لە شارەکانی تر ئەرە مەڵبەندی ڕۆشنبێریە بەڵێ بەڵام هەچەند لێرەش کەم تەرخەمی هەیە مەسەرەن هیچێک نییە بتوانێت دەعم بکە هەتا وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی کەم تەرخەمە لە دابینکردنی بوجە بۆ کارە شانوویەکان و من هیوادارم مادەم پایتەختی ڕۆشنبیریە هیوادارم هەموو مانگە دوو مانگ جارێک شانۆگەرێک لە سلێمانی نمایشکرێ بۆی بەردەوام بێ چکە ژیانە هەمیشە بازەوە کە نەکتەرەکان کە ئەڵێن حکوومەت پشتگیری هونەرمەندەکان ناکات تۆ ئەمە یعنی هەوڵتان نایاو بۆ هونەرمەندان زیاتر لە ڕێکەرتی تایبەتەوە لە ڕێی سپۆنسەریەوە کارە هونەریەکانتان بکەن یاخود هونەرمەند پێویست ناکات پشت بە حکوومەت ببەستە ینی کەسێک مەبەستی بێ کار بکە پێویستە چەند ڕێگەیەکی تر تاقی بکاتەوە تۆ خۆت چیت کردو بۆ ئەوە خۆتان لەگەڵ گروپی ترا کار بکەیت بێگومان خۆی حکومت ڕاستە کەم تەرخەمە لە دابینکردنی بودجە بۆ کارە شانوویەکان ئەگە بودجەیەکی بۆ دانێک ئەو بودجێ بەش ناکە هونەریەکان با بەعام بڵێن بۆ کارە ئەو بودجێ دایاتر بەش ناکرد کۆ بێ پەنا بریتە بەر سپۆنسەرات کە پەناشی بەردە بەر سپۆنسەرات ئەبێ لەگەڵ سپۆنسەرەکە و لەگەڵ پارەی با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری کە بۆ تەرخانەکە بەوە تەکمیلەکەی ئەگەر بەوەش تەکمیلە نەکرا ئەبێ خۆ ئەو بیتاقی کە ئیفرۆشی پارەی ئەو بیتاقیش تەکمیلی ئەو کارە هونەریە بکەی بکرێ بەڵام ئەتوانم من بڵێم ڕێگایشی تر هەیە ئێمە بتوانین کاری شانوێ بکەین بە بەردەوام ئەو پارەی کە دەست دەکەێت لەو بیتاقەیە هەر چۆنە بێ تۆ ئەو پارەی کەمایە بۆ ئیشتیش دابنی ئەوەی کە دەستێکە بۆ ئیشتیدانی کۆی کردەوە هونەرمەندیش خۆی ئەگەر بتوانێ بە خۆبەخش ئیش بکە بۆی بتوانین مستەمڕ شانۆ لە شاری سلێمانی بە بەردەوامی هەبێ ئەجی ناگەر ئەو پارەی حکوومەت ئەداتێ زۆر کەمە مەجبورە بێ بە کەرتی دابێت بە سپۆنسەرا برادران یارمەتی بەنەجنا کاری شانۆی ناڕابڕێەوە زۆر باشە مامۆستا پێم خۆش بزانم لە ئەزمموی کاری خۆتە لە چەند کارێکی شانۆیە لە چەند کارە شانۆیەکان بەشداریت کردووە لە کامیان زۆر مرتاح بووی لەگەڵ کام دەرهێنەر زیاتر حەزت کردووە کاری دووبارەت بکەیتەوە بێگومان من نزیکەی هەشتا کارم هەیە چ شانۆیی چ دراما چ فلیم ئەمانایە و ئەو دەرهێنانش کە بەشدان کرد زۆربەی زۆری دەرهێنەکانی کوردستانە بەشداریم کردووە لە مامۆستا ئەحمەد سالار و مامۆستا عەبدولی حەمەدجوار و مامۆستا کامەران ڕەوف و مامۆستا زایر مەحموو کۆمەڵێ دەرهێنەر بەشداریم تیا کردووە بێگومان ئەو کارانەشی کە من کردومە لەگە کۆمەڵی هونەرمەندی ناسراوی شاری سلێمانی بەشداریم کردووە هەروەکو مامۆستا ئەحمەد سالار خوا خۆشمان عەلی توانە قار مستەفا تا خەلیل فوادی حومیناغا شەماڵی عەبەڕاش شادن ئەمە دەلال لەواکە کە تۆ بتوانانی بە بەردەوام کە کارێک کرد بتوانین لەگەر چیا کارەکەی گرنگ ئەوەیە ئەو دەرێنەری کە کاری تیاکەی بزانی چییە ئەزمموی چۆنە چۆن کاری لەگەڵاکەی ئەوەش زۆر شەرتە بۆ ئەو ئەکتەیە کە بەشداری تیاکە ئەزمموی کارت نییە لەگەڵ هونەرمەندە خۆ دەرهێنەرە گەنجەکان بێ یاخود هەر ئەوانەی کە هەستت کرۆ ساڵانە پێش ئێستا لەگەڵی ئەزمونتان دووبارە کردوێتەوە یاخود ئەگەر گرێ بەستێکە بێ لەگەڵ بۆ نمونە دەرهێنەرێکی گەنج حەز ئەەکەی توانەکانی خۆتی لەگەڵا تاقی بکەیتەوە یاخود پێت باش نییە لەگەڵ من لەگەڵ زۆربەی زۆری گەنجەکانیشە بەشداریم بدووەکو هونەرمەند ئامۆستا شەفیق کاک بەڕێز نەجم هۆگر ئاشتی کەماڵ شەماڵ فەهمی سدیق عەزیز ئەمانە بەشداریم کردن کەمانە گەنجن من گوێ نایم بەس سەری ئەواکەم ئەکتەرەکان چییە کە بەشداری لەگەڵاکەن لەگەڵ کاک مەریوان برایم لەگەڵ کۆمەڵێک کەسام ئیشم کردووە لە ئیشە تەلەڤیزیۆنەکانیش ماعینە فلیمەکانشە ئەنیشە من ئیشم لەگەڵ کاک سعی کاکەیە کردووە کە هیچ بولەکتەرەکان کە فلیمەکەی لە کەنەدا لە فیزیفاڵێکی گەورەی کەنەدا نمایش کراوە فلیمەمان کە خەڵاتی دووەمی بەدەستێناکەوە بەڕاستی سەرکەوتنیشی گەورە بوو بۆ ئێمە لە تەک هونەرمەندان خوا لێ خۆش بۆ عەلی توانە و
زایر علی و مامۆستا عەبدولحەمەد جوان و ژیانی برایم خات و ئەمانە ئەو فلیمە لە کەنەدا نمایشکرا دەنگێکی زۆر گەورەی نایەوە دووەم خەڵاتیشی برد. زۆر باشە. مامۆستا ئاگادارین کە ئەڵێن دەستێکی باڵا دەیە لە کۆکردنەوەی ئەرشیفە هونەریەکان بە حکمی ئەوە خۆشت لەو شوێنە کارمەندیت. پێم خۆشە باسێکی ئەوم بکەیت کەوتت دوو کتێبم لێ چاپ کردو پێم خۆش خۆ زیاتر باسی بکەیت چۆن بوو بیرۆکەی ئەم کۆکردنەوەی کارە هونەریانە گەڵاڵە بوو لە لای تۆ. من بێگومان هەر لە مابن لە مناڵیەوە کە هەچ کارێکی شانۆیم کردووە دەلیلەکەیم هەڵگرتووە لای خۆم و من 20 ساڵ لێپرساوی ئەرشیفی کۆمەڵی هونەرە جوانەکان بووم و لە دروستبوونی بەڕێوەبەرەتی هونەری شانۆی سلێمانیشەوە من مەسوودی ئەرشیفی ئەوێ بووم و مەسوودی ئەرشیفی سندیکای هونەرمەندانی کوردستانیش بووم. ئەمانە وای لێکردم کە عشق و خۆشەویستیم بەرامبەر بۆ کارانە بێ هەچ کارێکی شانۆی کرابوو من کۆم کردەوە توانیم دوو نامیلکە دەرکەم بنە ئەخیرەکانە کە ساڵی 2009 بۆ بۆنەی یۆبلی زێڕینی کۆمەڵی هونەرە جوانەکان ئەرشیفی 50 ساڵەی کاری هونەری چی لە ڕووی شانۆ و دراما و تەلەڤیزیۆن و شێوەکار و مۆسیقا و ئەدەب بوو من هەموویم کۆ کردەوە لە کتێبێکی 427 پڕەیە بڵاوم کردەوە و مەراسیمێکی شایستەم بۆ کرد لەلایەن پارێزگای سلێمان و دەستخۆشییان یەکەم کە تێچووی مەراسیمەکەی گرستە دەستخۆی و سوپاسی بۆ وەزیر ڕۆشنبیری حەمەسعی کە توانی کاری چاپکردنی بێتە ئەستۆی خۆ کە من توانیم 750 نوسخە دابەشکەم بەسەر زۆربەی زۆری شارەکانی کوردستان و دەروی کوردستان و ئەوروپا و ئێران و تورکیا ئەو کتێبە ئەبێ بە وانەیەک بۆ قوتابیانەی کە دراسە بکەن بۆ کۆکردنەوەی ئەرشیفەکە کە چ کاری شانۆی لە شاری سلێمانیا کراوە بە تایبەتی کۆمەڵی هونەرە جوانەکان توانن سوودی لێ ببین لەو کتێبە. خۆزگە نوسخەیەک شتێنە بۆ وەڵای وای بم هێنایە ڕاستەکەی ئینشەڵا بۆتانێنم ئینشەڵا بۆتانێنم لە ش ساق بەدەستە خۆش بێوادارم بەردەوام بێ لە کۆکردنەوەی ئەو کارە هونەریانە چونکە کارێکی زۆر پیرۆزە کۆکردنەوە ئەو ئیشانەش کورسی خۆشی هەیە بەڕاستی دەستت خۆش بە. مامۆستا پێم خۆش هەمیشە باز لەوا کرێ مامۆستا غەفور بەوە ناسراوە کە لە کارە هونەریەکانی مامۆستا حسێن مسری خوا لێ خۆش بێ بەوە ناسراوە تۆ زیاتر بە ئیشەکانی ئەو ناسرایی لەو درامانی کە بەشداریت کرد لە کارەکانی حسێن مسریا. پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەیت چۆن بوو بەڕیارەتدا بە حکمەوەی تۆ ئەزمموی یەکەم جارت نەبووە ئەزمموی کاری تەلەڤیزیۆنی چۆن بوو بڕیارەتدا لەگەڵ ئەو دەرهێنەرە کار بکەیت و لە چەند کاریا بەشداریت کردووە؟ بێگومان ڕۆژێکیان خوارێ خۆش بوو هونەمە حسێن میسری باینی کردم وتی مامە غەفا حەزەکەم بی بۆلام جا خوارێ خۆش بوو هەمیشە پێوتم مامە غەفا وتی ئەمەیە کارێکی مسەسەلەم هەیە بەشی دووی زنجیرەی خۆرنەوەزان بوو لە بەش یەکەم منیتیانم بەشی دۆ منیتیا بووم وتی دەوری زابطێکم بۆ داناوی توانیشم لەگەڵا بکەی منیش وتم طبیعیە هیچم لەگەڵا کرد. دوای ساڵی 2001 باین کردم وتی لە خەمی چۆلەکەکان دەوری ئەولم بۆ داناوی بەشداریەکەی وتم بەڵێ من هەچ کارێکە تۆ بێکی زانیم کە هونەرمەندێکی بە سەلیقە و توانا و توانایە هەر چەند سڕاوێکە هیچ ئەکادمی خوێنەواری مەسەن خوێنەوارێکی ئەکادمی نەبوو وا بڵین خەریجی عەدادیەش نەبوو توانی بۆ تاقەوە بە توانای خۆی و بە هەوڵی خۆی خۆرنەوەزان و خەمی چۆلەکان بکە بەردەوام من هەموو کارەکانیا ئیشم لەگەڵا کرد لە ڕەشەی پۆلیس کە دەوری ڕۆستەمی عەرز و حاڵ چیمە بینی کە بەڕاستیەوە تاکو ێساش خەڵک هەر بە ڕۆستەم بانگمەکە لە هەموو درامەکانیا چ لە حەسەنە فەنگی چ لە جومعە کە دەوری سمەقەتێمە بینی لە حەسەنە فەنگی کە دەوری هێمنی ئەسیمە بینی هەموو دراماکانی حسێن میسری خوا لێ خۆش بێ منی تیا بووم لە حتا لە شانۆگەرەکانیشی کە مێم لەوی کە لە مزگەوتی قازی محەممەد کردمان لە هارون لەگەڵ شانۆگەرەکانی کەرکووک و هەولێر و هەموو ئەو شانێک کە کردی من بەشدارم تا ئەو کاتی کە کۆچی دوایەوە کە ئاخریشیشی کە دەورەکەی بەداخەوە کە دەورەکانی تۆزیع بوو ڕەزا و ڕەمەزان بوو
کە دەقەکەی سا لە ماڵەوە هەمانە ویستی ئخراج کە نیازی هەبوو یەکی 6 کۆمان کاتەوە بەڵام بەداخەوە سیوێکی 5 کۆچی دوایی کە لەجنا بۆ بانیە کۆ بووینەوە بۆی بتوانین ئەو کارەش بکەین. بەداخەو خەسارەتێکی زۆر گەورە بوو. بەڕاستی جێ ئەسفا کە هونەرمەندێکی ئاوا ئەتوانم لەم تاکو ئێستا زۆربەی زۆری کارەکانی لە ناو دڵی خەڵکای ئەمە دەلال لەوە کە ئەو کارانە هەر بە زیندوو بە زیندوێتی ماوەتە و هەر بە زیندوێتیش ئەمێنێتەوە. بێگومان من کە وەکو بڵێن ڕەشەی پۆلیسکە دەوری ڕۆستەم وارزوحاڵچیم بینی کاریگەریشی زۆری هەبوو بەسەرەوە چکە هەموو کاتێکەوێ پێوتم خاڵی خۆش بووی بەڕاستی دەورێکە بینیوە هەتاکو ئەمری تۆش بەم نیەوت ئەوە خەڵکە لەسەر زاریە ئەبێ چونکە کە من تاخە لەو قسەی پێوتنی بڕۆدایکە هەڵگیراوە بزانە ئەوی مشدای خۆ دایک نیشتی مامووکەم لە کەڕووکدا ژیرکراوم مەبەستەکە ئەوە بوو خەڵک بنەوەشتر تێگەی ئەجنا من خۆم ئەسڵ خەڵکی شاری سلێمانم و سەرشەقامینەوەمان زۆر ئاستە مامۆستا باسی ئەوەت کرد کە ئەو نەرمەندی ببورە دەرهێنەری کۆچکرد و حسێن مسری پێی وتوی کە حەزەکەم لە کارەکە لەگەڵ تۆ لەگەڵ من بەشدار بیت پێش ئەوەی دەقەکە ببینی یەکسەر قەراری ئەوەدا کە تۆ بەشداربی یاخود بۆ هەموو کارەکانی تر پێش بینینی دەق تۆ لەگەڵ دەرهێنەرەکە بڕیاری ئەوەی بەشداربی یاخود بینینی داقیەکێکە لە مەرجەکانی ئەوەی کە تۆ بەشداری کارێک بکەیت خۆی بێگومان هەروایە ئەو کەیشی شێکرد هەمومانی کووە کردەوە دەورەنەکە ئایتی داقەکەیاتی و دەقەکان خوێنەوە دەورەکە و فلانە 3 ڕۆژ 4 ڕۆژ مەجاالیە ئەوی چم لە حەزەکە ئەیکەی نایکەی شخصێتەکە بە دڵنیە مناقەشە چیەکی تۆ دەورەکە وەرەگرت ئەچی لە ماڵەوە خوێنەوە دیراسی شخصەتی خۆت دەکرد بڕیارە دەیە ئەویش دائیمەن هەمیشە کە ئەی خوێنەوە جاری وا بۆ منیە نووسیەوە ئێستا شانۆگەرێکی بۆ من نووسیەوە حەسەنە فەنگی بوو وتی تۆ لە حەسەنە فەنگیت دەوری هێمنی ئەسیر دەیە ئەبێ بچی دەورەی مۆسیقا ببینی چ ڕۆژ لەبەرەوەی کە تۆ کلانکێتمە منی چوم لای هونەرمەند هێرشە ڕەش تقریبا 40 ڕۆژ فێریوەکردم چۆن کلانکێت ئەگیرە و فوی پێاکەی من تەبعاً مۆسیقی نییە مەبێ 40 ڕۆژ من ئەو دەورەم بینی ئەو دەوریامای بۆی نووسیمەوە شخصێتەکە ئێتە بۆشی بنووسێتەوە شخصەکەشم بەدڵ بوو کابرام لە حربی عێراق و ئێرانە گیراوم و هاتمەوە ماڵەوە خوشک نەماوە باوک نەماوە ینی کەساسیی پێوە دیار بۆ حەزم لەو دەورەش بوو کە بۆی نووسیم جامان بەسم ئەو بوو کە حسین فەرزی ناکە بەسەر تا بڵێ ئەو دەورە بە ئەیایەوە شخصێتەکەتە بەدڵتە بەدڵ دەبێ بەدڵ نییە مناقەشە دەکرد یا بۆیە گۆڕیانە دەبینی زۆر باشە مامۆستا پێم خۆشە باسێکی یادگارێکی خۆشم بۆ بکەی لەگەڵ ئەو ستافە جوانەی کە چەند ساڵێک ئەو کارانەتان کردووە بە تایبەت ئەگەر بکرێت لە یادگارێکی خۆش لەسەر کەسایەتی ڕۆستەم چونکە ئەوە بابەتێکی زۆر گرنگ و خەڵک ینی دەنگانەوەیکی زۆر زۆری هەبوو لە ناو خەڵکە ئێسش ئەگەر ڕسمێک دابنرێ لە فەیسبوک بڵێن ئەم کەسایەتی ئەناسی هەمووی ئەنووسێ ڕۆستەم ئەمە ڕۆستەم عین زیاتر هەر بەوە ناسرای پێم خۆشە بزانم هیچ یادگارێکی خۆش هەبووە خۆی یادگاری خۆش ناخۆش بگەێت لە هەموو کارێکە هەیە بەڵام ئەوی کە من زۆر تەسی دەکردمەوە تا ئێساش لە یادم ماوە ئەو کاتە بوو کە من لە غەسلەکە تەسویرمە کرد 8 پەڕە بوو بە یەک تێکت ئەو 8 پەڕێم کرد فرمێسک بە چاومە هاتە خوارەوە ئاگریان باسی چوونی دایکمەگەر چۆن هەڵگیراوە چۆن لەگەڵ پیاوەکە ڕۆیشتووە کە تەواو مەبێ ئەوەی کەلیمەی لێ بپەڕێنم کە حسین خوا ئەفریقا پەلاماریام ئەو لای ماچ کردم وتی قەت تەسەوڕ ناکەوە بە تێکتێبینی ئەتوانی تێکتی دووەم بێنی وتمە تەسم گریانەکەم بۆ نێتەوە لەگەڵ ئەو پەلامارێکە باوەشی باکەم ماچی کردم من فرمێسکی خۆشی بە دەموچاوت مەخارەوە فرمێسەکانی سڕیم و فرمێسکەکانی ماچ کردم ئێستاش ئەو هینەم لە یادا 1000 گۆڕ ڕەحمە لە گۆڕ میسری مەزن ڕۆحی شاد بێ بەڕاستی ئەوە ژووکو پشگیریەک بوو ئێوە بەڕاستی بەداخەوە خەسارێکی گەورە بۆ لە هەموو هونەرمەندان و لەگەلی کوردیش بەڕاستی لە زۆر بەنامی تریشە باسمان کردووە هونەرمەندان زۆر بەداخن بۆی هەمویان بەداخن بۆی بەداخەوە بەڵام تر لەگەڵ کاری خۆشەڵی هەمومانە مامۆستا پێم خۆشە ببوورەگەر دڵیشم تەنگ کردبی ناباکسەوە لە ناتیادیە بەڵامی تر خۆ دەڵێ لە هەموو کارێکە یادگاری خۆش و ناخۆشیشی تایە ئەو بێ بە بەشێک لە مێژوو لە ئێمە مامۆستا پێم خۆشە باسێکی فیستیڤاڵ لەگەڵ فیستیڤاڵەکان ناچوانی لەگەڵ وەرگرتنی خەڵاتەکان ناچوانی بزانم چەند خەڵاتی هونەری دەتا ئێستا بەدەستێناوە تا چۆن لە خەڵاتە هونەریەکان ڕازیت بێگومان من توانم بڵم لە زۆربەی زۆری فیستیڤاڵەکانی کوردستانە بەشداریم تیا کردووە چی فیستیڤاڵی هەولێر بێ سلێمانی بێ دوهۆک بێ بەغا بێ یاخود
بەل بە هاویژین بۆ دەرەوەی شاری سێمانی وەکو شاری سەقز وەکو تاران وەکو شاری باتمان ئێران وەکو ئەوروپا سێکاری شانۆیمان بردووە سێش جار چونتە وڵاتی سوید یان لە زۆربەی زۆری فیسیڤالەکانە بەشداریمان کردووە بەکاری شانۆیی من تاکو ئێستا سێ خەڵاتی ئاڵتونی وەرگرتووە بە حەقی خۆم کە توانیوە مەسەرەن بە جوودی خۆم بێجگە لەو شەهادە و لەو تەقدیر و لەو لۆگانەی کە ڕێزلانەی کە یانمەتێ یەکەم خەڵاتمدا فیسیڤالی ئەسفانی نێودەوڵەتی بوو لە فیسیڤالی بەڵێ من لە ڕێسا و لە ڕێسا بە دەرە خەڵاتی هاتوون لە فیسیڤالی پێنجەمی ئەسفان ساڵی 2004 خەڵاتی هاتوونی کە لە جلوبەرجی فیسیڤالەکە بەدەستمێناوە لە ساڵی 2010 خەڵاتی ئاڵتونی بەڕێوەبەرەتی هونەری شانۆی سلێمانی لە کاری کارجێڕیا بەدەستمێناوە فیسیڤالی خەڵاتی سێمیشم ئاڵتونی لە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد بۆ هونەرمەندی ماندوونە ناسی کۆمەڵ کە من بووم خەڵاتی ئاڵتونی بەدەستێناوە ئەم سێ خەڵاتەیە کە لای من زۆر پێزدا ئەو خەڵاتانەتیش کە وەرم گرۆ چوو لۆگۆ چوو شاهادە و تەقدیرەمانە هەمووی لای من خۆشحاڵە گرنگ ئەوەیە تۆ ئیش بکەی بەردەوامی کە بتانی چۆن ئیژەکەیت کە عشق و خۆشەویستی و هەبوو بەرامبەر بەکارەکە بێگومان سەرکەوتووە بیت. بەدڵنیایەوە مامۆستا زۆر قسەمان لەسەر کاری شانۆیی کرد لەسەر کاری درامی کرد پێم خۆشە بزانم باسی ئاستی کارە درامەکانی خۆمان بکەین. بزانم هیچ هەوڵێکتان ناو ئێوە هونەرمەندان ئاستی کارە درامەکان بکەنە ئاستێکی نێودەوڵەتی چۆن ئێستا لە زۆربەی کەناڵەکانی ئێمە بەناوخۆی و بە سەتەلایتیشەوە کارەکانی تورکی ئێرانی بۆ نمونە کۆری دۆبلاژەکرێتە سەر زمانی ئێمە هیچ هەوڵێک دراوە خودت ئێوە هیچ هەوڵێکتان ناوە خۆ لە بەرنامەتانە نییە کارەکانی خۆمان ئەم کارانی کە چەند ساڵی پێشوو کراوە کارانی کە لە بەرنامەیە بکرێتە سەر زمانێکی تر بکرێتە سەر زمانی گەلانی تر بێگومان ساڵی 2005 و 2006 بوو هونەرمەندی کۆچکردوو کە حسین میسری نیازی هەبوو لە MBC با بڵێن دەوڵەتە عەرەبیەکان ئەو کارە بکە باین کردین وتی نیازمانەیە کە دوبلاژی بکەین بقێنسە زمانی عەرەبی ئەمە کارێکی باشە بۆ ئێمە بەڕاستی کە مەستافەکەی زۆرمان پێخۆش بوو وتمان زۆر چاکە کە ئەم کاراکەی با ئەوانش هونەری ئێمە ببینزان لە چه ئاستێکایە بەس نازانم دوایی بۆ نەکرا ئەوە ئەو هەوڵە لەو هەوڵا بوو کە بکرێ بڕیاریش بوو بکرێ نازانم سەبەکەی بوو بۆ نەکرا پێش مردنی مامۆستا حسین میسری خۆی کویکردنەوەتی نیازمانەیە شتێکی وا بکەین کارەکانمان بەرین تەرجمەیکەین و لە MBC هین بکرێت نمایش بکرێ بەس نازانم بۆچی نەکرا هین تەرجمە بکرێ بۆ زمانی عەرەبی دوبلاژ بکرێت بوو لەو پرۆژەیەوە گەر بڵین بۆ ئەوی دوای مامۆستا حسین میسری کە کۆچی دوایی کردتر پرۆژە ئەوە بەڕاستی کە کۆچی دوایی کرد هەموو شتەکانی چوە قەبرەوە چونکە ڕەزا و ڕەمەزانیش کە هیوایەتی ئەو بوو و شانۆیی با بڵێن شانۆی چی هەبوو کە ببین بۆ بەریتانیا پێش مردنەکەی کویکردنەوە ڤیزاینەکە جیازەکانیشمان ناوەشی جیازی نەبوو جیازی بۆ دەرێنا کە عەلا ئەساس ئیشەکە برین بۆ بەریتانیا لێ نمایشکەین ئەو بوو کۆچی دوای کرد دوای ئەوە ڕازاوە ڕەمەزانی بەسراو من داواشم بۆ چەند کەناڵی تریشا لە چەند مقابلاتەوە وتومە هیوادارم ئاخر ئیشی کە خۆی نووسیوێتی ڕەزاو ڕەمەزانە ئەو درامایشی بکرێ لەبەر بە تەمابوو کە بیکات بەڵام تاکو ئێستا نەکرا و هەر لە دۆڵابەکانی خۆمانە ماوەتەوە بێگومان ئەمیشەی کە جەنابە باسی پرسیاری دووەم ڕۆڵی مەسن ئەم کارە نا بۆ دوبلاجەکەی ناکرێ مەسن کۆریە هەندیە نازانم تورکیە ئەمانە بەڕاستی ئەگەر بکرێ ئەمانە نەهێنرێ بۆ ئێرە بکرێ بتوانین ئیشی هونەری کوردی بکرێ باشترە و پارەی کە ئەیرێ بۆ کارانە هەچەند پارەیەکی کەمیشە ئەیکردن بەڵام تەلەڤیزیۆنەکان بتوانن کاری هونەری بکەن باشترە درامایە بکەن باشترە وەک لەوەی خۆیان مەشغوڵکەن بۆ دوبلاجە و بۆ دوبلاجەکەن بەڕاستی و کارە تورکیەکان هەمووی زدی کووردە قەناعەتی بە ئەویشان ناکرێ هەمووی زدی کووردە ناشنی کورتپشانەیە بەڵام لەبەر ئەوەی کە پارێکی کەمی تێچێت دوبلاجەکە بە پارێکی کەم ئەکرێ 2 مانگ 3 مانگ 2 ساڵ 3 ساڵ کارەکان بەردەوامێ من هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی وتان بیر لەوە بکاتەوە درامای کوردی بکرێت باشتر وەک لەم دوبلاجانە هیچ ئەوکو هونەرمەندان و ئێوە خۆتان و کوسەندیکە هونەرمەندان هیچ
کات بیرتان لەوە نەکردوێتەوە کە پێشنیارێ بکەن بۆ وەزارەتی ڕۆشنبێری بۆ بەڕێز وەزیری ڕۆشنبێری کە ئەم درامایانە بۆ نمونە کاتەکەی دیاری کراوە بە یاخود لە کەناڵێکە با 1-2 زنجیرە لە دۆبلاچ کراوی بیانی هەبێ بە ئەوانەی تر کوردی بێت ئەنی ئێوە هیچ شتێکتان ئێستا بەڵێ ئەوەی کە من معلوماتمە سندیکای هونەرمەندانی کوردستان کاگنیا زوان وەختی خۆیان چەند داواکارییان پێشکەش کردبوو شیرۆ داواکارانە ئەوە بوو بەس تا ئێستا تەطبیق نەکراوە ئەوە گەرێتەوە بۆ دەسەڵات یا با بڵێن وەزارەتی ڕۆشنبیری ئەنجومەنی وەزیریان بۆ ئەمەی نەکردووە بێگومان کە تۆ ئەو کاراناکەی مەسەڵەن ئێستا زۆربەی زۆری کەناڵەکان ئەهلین تۆ ناتوانانی ئیجباریان بکەی بڵێ وەڵام مەسەڵەن هەفتەیەک یەک لێبە حەڵقە لێبە ئەوان بە بەردەوامی بۆی جمهور بۆ خۆیان پێیاکەن بە بەردەوامی کەناڵەکان زۆربەی زۆری کەناڵەکان حەڵقە این نامێسا مەسەڵەن کورد ماکەسەکەێنیت شەوی 4-5 حەڵقەی ئەجنەبی پیشانەتی تورکیە هەندیە نازانم عەرەبیە کوا کەناڵی ئەو کەناڵانە ئیشێکی کوردی پیشانیان بەڵامیشی کوردیمان نەیەتوانن بۆ لێنایەن کەواتە هەمووی بۆ بەهەلی تر ناتوانێت تۆ ئیجباریان بکەیت بەڵام من هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی کوردستان بینێن لەوە بکاتەوە کە خۆی کاری کوردی بکە بڵای کاتەوە باشترەوە گلەوەی ئەو کاران نەبێنن بۆ ئێرە بەدڵنیایەوە هیوادارین کە ئەو ببێ بە شتێکی باش بە خاڵێکی دەستپێکردن لە ئێستاوەکە ئیش لەسەر دراما کوردیەکان بکرێ بە ڕاستی لەبەرەوەی ئەنی ڕاستە خەڵکدا ئەنیشە بە دیارێ بەڵام هەر هاوڵاتی هەر تامەزرۆی دراما کوردیەکان و تامەزرۆی بینینی ئەکتەرە کوردەکانن بەڕاستی ڕەمەزانە دووسێ کار هەبوو مەسەڵەن ئەم ڕەمەزانە دووسێ کار هەبوو بەڕاستی مەسەڵەن تازە باو لە تەلەڤیزیۆنی کوردستان لەگەڵ با بڵێن ئاسەوار لە تەلەڤیزیۆنی سپێدا جمهوریشی زۆری هەبوو یعنی کارە کوردەکان بوو بەڵام تۆ ئەکە کاری کوردی بە جمهوری بە کاری کوردیش نەبوو مەجبورە بێشی سەیرەوە بکە یا سیر نەکەین بەداخەوە بەداخەوە ماوەستا پێم خۆشە باسی نوێترین کارت بکەی بزانین نوێترین کارت چییە؟ بێگومان زەرکا ئەوە باسمان کردەوە دواکاری با بڵێن شانوویمەوە هیوادارین لەم مانگە ببین لە هەولێر نمایشکن چاوەڕێیەکەنکەوە ئەم کارە بەرین بۆ هەولێر چاوەڕێواکەن کە نەخۆشی کۆرۆنا کەم بێتەوە من لێرەوە باسی وەژەکەمی وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی گوڵ کە موەسسەیەکی فەنی و 52 ساڵ تەمەنێتی کە ساڵ بە ساڵ کاری هونەریەکە و بە تەمان گەورەترین فیستیڤال لە چەند ڕۆژی دوایە لە موتەمەرێکی سوحوفی ئەلانیەوە بکەین کە کۆمەڵەکانمان هەڵەسێ بۆ فیستیڤالە گەورە هیوادارم کەوە ئەم کارە سەر بگرێ بۆی کە بتوانین هەمیشە ئێمە لە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیا بین. ئینشەڵا دەستان خۆش بێت. ئینشەڵا ئێمەش لەوێ ئامادە ئینشەڵا بانگتانەکەین لە موتەمەری سوحوفیەکە ئەو وەختە چۆن نەکرێت چۆن ناکرێت چیە فیستیڤالەکە چۆنە هەمووی ڕوونەکەینەوە هیوادارم ئامادە بن. سوپرایزە زۆر ناتەوێت بەسە زۆر باشە وەستەکەوتنتان سپاس بۆ ژەقوران سپاس دەکەم زۆر سپاس من شتێکی ئەو تۆمنەوە مامۆستا ئەگەر تۆ حەز بکەی شتێ باس بکەی لە کۆتاییە ئاماژە بە شتێ بیت من سپاس بۆ ئێوە بۆم دەرفەتە بەڕاستی من ئەو ئەکتەرە گەنجانەیە ئەکتەرانی کە بەشدارێکن لە هەچ کارێکی هونەریا بێ هیوادارم بە عەشقێک و بە خۆشەویستی بە ڕۆحێکی پاکەوە کارەکانیان بکەن ئەگەر عەشق و خۆشەویستی بۆ کارەکەیان نەبێ بەڕاستی سەر ناگرێ بەڵام ئەگەر عەشق و خۆشەویستی بۆ ئەویشی کە خۆت ئەیکەی هەبوو سەرکەوتن بەدەستهێنێت بەدڵنیایەوە وایە بەدڵنیایەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونم مادوومان کردی سپاس بۆ ئێوەش ئەزیێتان کێشە مەمنون زۆر سپاس بۆ هونەرمەند غەفور عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەکتەر و شانۆکار بوون لە هەمان کاتا بەڕێوەبەری هونەری کۆمەڵی هونەرە جوانەکان لای ئێمە ئەمڕۆ میوان بوو باسی قسە و باسمان کرد لەسەر ئەزموون و کارە هونەریەکانی و ئەمە سپاسێکی سپۆنسەرەکانم کەم گوڵاڵەخان لەگەڵ ستافە جوانەکەی لا بەرەبدووری ئاسی ئەم جلوبەرگانی بۆ من دووریەوە دەستخۆشی لێەکەم و زۆر سپاس بۆ کوتاڵی بەڵێن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ.